ئەم کاتتان باش بەڕێزان من ژینۆ محەممەدم لە کوردستان 24ەوە باسی ڕۆژتان پێشکەش دەکەم. خۆپشاندرانی لایەنگری ڕەوتی سەدر لە 30 تەمووزەوە چوونەتە نێو باڵەخانەی پەرلەمانی عێراق بۆ ڕێگریکردن لە کۆبوونەوەی پەرلەمان و پێکێنانی حکوومەتی نوێ عێراقی. هەر بۆیە ساڵح محەممەد عێراقی کە بە وەزیری سەدر ناسراوە لە هەژماری خۆی لە تویتەر نووسیوێتی دوای ڕزگارکردنی ئەنجومەنی نوێنەران و گۆڕینی بۆ ئەنجومەنی گەل بە هاوکاری خودا و هەوڵی شۆڕژگەرانی پاڵەوان مەبەستی خۆپشاندەرانە بڕیارماندا باڵەخانەی پەرلەمان چۆڵ بکرێت واتە هۆڵی پەرلەمان چۆڵ بکرێت و لە بەردەم و لە دەوروبەری پەرلەمان و ناوچە نزیکەکانی مان بگرن. ئەم بڕیارەش دەبێت لە 72 کاتژمێری داهاتوو دوای بڵاوکردنەوەی ئەم ڕاگەندراوە جێبەجێ بکرێت. دەشڵێ ئەم پەیامی بۆ خۆپشاندەرانە ئەگەر شوێنی دیکە پێویست بکە لە بەردەمیامان بگرن ئەوە ئێمە ڕێنمایەکانتان پێگەێنین و ئاگادارتان دەکەینەوە. هەروەها پێشیان دەڵێ بەردەوامبوونی مانگرتنەکەی ئێوە واتە پەیامەکان زۆرن بۆ خۆپشاندەران. بەردەوامبوونی مانگرتنەکەی ئێوە گەلێ گرنگە بۆ بەدیهێنانی داواکاریەکانتان، بۆیە دەبێ مانگرتنەکە بە شێوەی نۆرە بێت بۆ ئەوەی بەردەوام بن. لە دوای کۆی ڕووداوەکان سەرۆکی هەرێمی کوردستان و هاوکار سەرۆک وەزیرانی عێراق داوای کۆبوونەوەی بەپەلەی لایەنە سیاسی عێراقیەکان دەکەن بۆ ئەوەی بە گفتوگۆ و دانوستان بگەنە ڕێکەوتن. ئێستا جۆرێک لە گفتوگۆ و نەرمینواندن هەیە بۆ ئەوەی کە هێز و سیاسی لایەنە عێراقیەکان کۆ ببنەوانێ و بە تایبەت ڕەوتی سەدر و چوارچەوەی هەماهەنگی بێنە سەرمێزی گفتوگۆ و بە گفتوگۆ کێشەکان و دۆخی عێراق چارەسەر بکرێت. لەسەر ئەم پرسە گفتوگۆ دەکەم بە میوانداری بەڕێز سەردار عەبدوڵڵا چاودێری سیاسی بەڕێزیان لە سلێمانی و لەگەڵمان دەبن. بەڕێز سەردار شەوتان باش، سوپاس بۆی کە ئامادەن لەگەڵمان. با لەو پرسیارەوە دەست پێ بکەین چوونی لایەنگرانی سەدر بۆ ناو هۆڵی پەرلەمان بۆ ئەوە بوو کە کۆبوونەوەکان پەک بخات، بەڵام ئێستا دەبینین هیچ کۆبوونەوەیەک لە نێو هۆڵی پەرلەماندا ناکرێت. بۆچی لایەنگرانی سەدر پەرلەمان چۆڵ ناکەن؟ بۆچی بە دیاریکراوی ئەنجومەنی نوێنەرانی عێراقیان هەڵبژاردووە؟ کاتتان باش. ئەسباب زۆرە بەشێکە لە پلان، ینی پلانێکە کە بەوە دەستی پێکرد کە حکوومەتی زۆرینە پێکهێنم سەری نەگرت. هەنگاوی دووەمی ئەوە بوو کە دەرفەتە دەم بە ئیتار خۆتان حکوومەت پێک بێنن و ناژێڵم پێکی بێنن. دوایی ئەکشێمەوە لە پەرلەمان و مناڵم حکوومەت پێک بێنن. بۆیە ئەو ڕۆژەی قەرار بوو کۆبوونەوەی پەرلەمان بکرێ بۆ هەڵبژاردننی سەرۆک کۆمار ئەوان پێشوەخت بینایی پەرلەمانیان گرت. ئەگینا ئەگەر مۆزوع وەکو هین ئەگەر مەسەلە پەلاماردانی شوێنی گەندەڵی و شوێنی ئەوەیە لە 10,000ەیەکی گەندەڵیەکانی عێراق بە پشکی بەر پەرلەمان ناکە. کاک سەردار ئەوەی سەدر دەیکات تاکتیکە یان استراتیژە لە عێراقدا؟ هەردووکێتی چۆن ئەم جۆرە چۆن تاوکەری یەکتر دەبن؟ خاتون ئەگەر ئیجازەم بد فەرموو. عەرزەکەم سەدر چیەکە؟ سەدر لە سەرەتاوە ویستوێتی یان سەرۆک وەزیران خۆم دایانێم یان دەبێ من خۆم داینم یا دەبێت سەدری بێ. ئەمە تازەش نییە. لە 2006ەوە لە یەگەڵ یەکەم پێکهێنانی حکوومەتە ئەم وەزعە وا هاتووە. سەدرەکان خەڵک زۆر شتی بیرێت من بیرم ناچێ هەرچەند چوومەتە ناو ساڵەوە، بەڵام زاکرەم الحەمدوللا باشە. من شایەتیەوە 2006 سەدرەکان ڤیتویان لە سپاس خاتون 2006 سەدرەکان کە یەکەم خولی پەرلەمان هەڵبژێردرا دوای دەستور سەدرەکان قەراریاندا بە هیچ کاندیدێکتر ڕازی نەبن جگە لە دکتۆر جعفەری. ئەو وەختە سەپاندیان کە دکتۆر ئیبراهیم جعفەری هەرچەند ڕازی نەبوون ئاخرجە هەڕەشیان کردوتیان نەگەر جعفەری نەبێ شەڕی ناخۆ هەڵەگیرسێ. ئەو وەختە وایان وت باشم لە بیرە چکە ئەو وەختە من وتم کە ئەو وەختە وتم لە میدیا وتم ئیتلافی عێراقی موحەد کە یەک لیستی یەکگرتووی هەموو شیعەکان بووتم ناتوانێت جگە لە جعفەری کەسی تر کاندید کات. دوای جعفەری کاندید کرد ئەوە بوو جعفەری نەیتوانی کابینەکە پێک بێنێ. 30 ڕۆژەکەی تەواو بوو مالکی تەکلیف کرا. دوای ئەمە لە خولی دووەمی پەرلەمانی عێراق لە 2010 سەدر دیسانەوە لە ئەخیرا دەبوو بچن سەدر ڕازیکەن چونکە کێشەی ناو ماڵی شیعەوە بوو. علاوی دوو کورسی زیاتری هێنابوو لە دەوڵەتی قانون. تەفسیری محکەمەی اتحادی وا بوو کە هەردوو لیستی شیعەکە توانن یەک بگرنەوە ببوونە لیستی گەورە. ئەمانە بەبیر بینەرانی بەڕێزێنمە بۆی بزانین سەدر مەسیرە تاریخەکەی چۆن هاتووە کە چاوی لەسەر پۆستی سەرۆک وەزیران و لە دەسەڵاتە لە عێراق. 2010 لە ئەخیرا تا هینیان ڕازی نەکرد، سەدر ڕازی نەکرا، ئەوە نەکرا. 2014 سەدر اتفاقێکی نهێنی لەگەڵ حەکیم و مەجلیسی ئەعلا هەبوو. طبعا یەکێ لە ڤیتۆ گەورەکان کە سەدر هەیبوو لەسەر دکتۆر عادل عەبدولمەهدی بوو
لەسەر ئەوەی کە کاتی خۆی دکتۆر عادل لە سیدیەکە قسەی بە سەدری گەورە وتووە ئەمە وای کردبوو سەدر ڤیتۆ لەسەر دکتۆر عادل دابنێن 2014 اتفاقێکی نهێنیان لەگەڵ حەکیم کردووە کە ئێمە دامی ئێوەکەین 2014 سەرۆک وەزیران بۆ تیاری مەجلیسی ئەعلا بێ مانعیشمان نییە دکتۆر عادل دابنێن بەو شەرتەی ئێوە لە 2010 دامی ئێمە بکەن سەرۆک وەزیران لە ئێمە بێ ئەوە بوو نەتوانرا دیسانەوە عبادی کرایەوە لە حزبی داوا مالکی نەیان هێشت ببێ عبادیان دانا بەڵێ اینجا ئێستا سەدر شەڕی لەسەر ئەوەیە کە سڵتەی سیاسی لە عێراق و سڵتەی ئاینیش بگرێتە دەست یعنی ئەوەی سەدر بیری لێ ئەکاتەوە و ئەوەیە لەوە زۆر گەورەترە کە ئێمە پێمان وابێ دەیەوێت تەنها هەندێک شتکە ئەو دەوێت نظامیش بگۆڕێ و دەوێت سڵتەی ئاینی سەدر چاوی لەوێ ببێ بە مەرجعی ئاینی مەرجعی سیاسیش شتێک لە بابەتی خامنەئی دواترینە سەر پرسیارانە کاک سەردار لە 2010ەوە بۆ خۆتان نەزانن کە ناکۆکی لە نێوان سەدر و مالکیدا هەیە ئەم ناکۆچیانە کەسین یاخود نەخێر جیاوازی دوو پرۆژێ گەورەی سیاسی و حکومڕانیە لە عێراقدا کامیانە بۆچی ئەم ناکۆچیە تا دێ قوڵ دەبێتەوە لە نێوان ئەو دوو کەسایەتیە سیاسیەدا ململانەیە لەسەر دەسەڵات بعدی تر وەرەگرێ ململانەیە لەسەر دەسەڵات جاری وایە هەیە ئەسبابی شخصی سەبەبی زۆر مهمن بەڵام جاری وایە شتی تریشی پێوە ئەنووسێ جاری وایە شەیە پرۆژە و قەزەی جیاوازن ئێستا کامیانە بە دیاریکراوی ئەو دوو سەرکردەیە سەردەمانێکی زۆر هەموویەتی بەڵام بە دەرەجەیەک ململانەیە لەسەر دەسەڵات بۆیە جەنابەت یەکێک لەو کەسانەی شایەتی دەی من لە 2015 وتومە شیعەکانی عێراق شەڕێکی ناوخۆ قەرزارن بەو ئەتیبارەی کە شەڕ لە هەموو شەڕێک لە مێژووە دوشتی پێویستە ئەسبابی پێویستە شەڕی لەسەر بکەین و وەسایلی پێویستە هەمان بێ شەڕی پێ بکەین ئێستا کاتی ئەو شەڕەیە شیعەکانی عێراق ئەسبابیان هەیە کە ململانەیە لەسەر دەسەڵات بەڵێ یەکێ لە ئەگەرەکانە اینجا من ئەگەر ئیجازەم دەی خاڵێکی تر گرنگە ئیشارەتی پێ بدەم ئەمە بعدی داخلی مەسئلەکەیە بعدە خارجیەکەیمان باز نەکردووە بعدی خارجی لەم قۆنە هەموو جارێکیش بعدی خارجی فاکتەری سەرەکی بووە لە حەسمکردنی سرعاتی ناوخۆی عێراقا چی لە سەرۆک کۆمار چی لە سەرۆکی پەرلەمان و چی لە یەکلاکردنەوەی پۆستی سەرۆک وەزیران ململانی خارجیەکان و ڕێکەوتنە خارجیەکان دەوری زۆریان هەبووە لەم مەسەلەیە ئەم جارە بە تەقدیری من ئەمریکایەکان و ئێرانیەکان بەرژەوەندیکی هاوبەشیان هەیە لەوەی عێراق گرژەکەی لەوە زیاتر باڵا نەچێت ئەمریکا لەبەر ئەوەی کۆمەڵ حاجزێکی هەیە حاجزێکی پەیوەندی بە شەڕی ئۆکرانیاوە هەیە شەڕی ئۆکرانیا خەریکە لە سەر سنووری کۆسۆڤۆ و سربیا خەریکە گرژی دروستە بێ ئەوە امتدادی کێشەی بینی ئەوروپایەکان و ئەمریکایەکان لەلایەک و ڕووسە لەلایەکی ترەوە باشە ئەی بۆ ئێران لەو لایشەوە ئەو وەزعی نانسی پێلۆسی ئەمڕۆ ڕۆیشتووە ئێستا دێمەوە سەرەوە پێشەوە دەمە یەک شت پێ بڵێم بە کورتی بایدن یەکێ لە خەمە گەورەکانی بایدن ئەوەیە کە چۆن تا مانگی 11 گرژی زیاتر دروست نەبێ و چۆن نرخی نەوت دابەزێنێ باشە ساڵی پار شەڕی ئۆکرانیاش لەی شوێنێک باسی نەبوو بایدن هەڵپەی بوو ئیتیفاقی نەوەوی لەگەڵ ئێران ئیمزای بکە ئامانجی سەرەکی بایدن لە ئیمزاکردنی ئیتیفاقی نەوەوی لەگەڵ ئێرانە ئەوە بوو کە گەمارۆ لەسەر نەوتی ئێران لابە نەوتی ئێران بڕژێتەوە بازاڕەکان نرخدا بەزێنێ ئەمە شەڕی ئۆکرانیا لە هیچ شوێنێک باسی نەبووە باشە ئەمە هاوکێشە نێودەوڵەتیەکانە ئەو وەختە ئیسرائیل ڕێگر بووە ئیسرائیل ئەتوانێت ڕێگر ئەمە هاوکێشە نێودەوڵەتیەکانە بابێت لەسەر بەرژەوەندی ئێران سەبارەت بە ئێران نا ئەمە هاوکێشە عەفوم بکە ئەزانم ئێستا دێمەوە سەر ئەوە بەشێکی ئەمریکا بوو بەشێکی تری ئێرانە بەشی تریشی هەیە ئێران بەرژەوەندی لەوە نییە شیعە ئێستا شەڕ بکەن بەرژەوەندی لەوە نییە گرژی لە عێراقا دروست بێ بەرژەوەندی لەوە نییە کە ئەو دۆخە خراپە دروست بێ کە ئابووری ئەو بەشێکی زۆری بەسراوەتەوە بە عێراقەوە بۆیە هەوڵەدا لەگەڵ ئیماراتیەکان لە ساڵی پارەوە بەرەو پێشەوە چێ لەگەڵ مسرەکانە محاولاتی هەیە لەگەڵ سعودیەکانە لە عێراقا دانوستاندنی هەیە خاڵێکی هاوبەشەیە لە بینی ئێران و ئەمریکا کە هەردوو لایەن ڕۆڵیان تیا هەیە ئەویش ئەو ئاگربەستەیە کە لە یەمەن کراوە ئەو ئاگربەستە لە یەمەن کراوە بایدن بە دەستکەوتێکی گرنگی ئیدارەکەی خۆی ئەزانێ و ئەم ئەگەر عێراق گرژی تیا دروست بێ واردە ئێران ئەو ئاگربەستە لە یەمەن تێک بە ئەو ئاگربەستە لە یەمەن تێکدا سعری نەوت لە 120 و 130 وانە نایڵەتەوە ڕەنگە بیگەنتە 150 دلار بۆیە ئەمە بە شێوەیەکی گشتی ئێران و ئەمریکا بەرژەوەندیان لەوایە عێراق
گرژی لەوە زیاتر نەبێت نوعێک لە ڕێککەوتن تەفاهم هەڵبژاردننی پێشوەختە دروستکردنەوەی کازمیە ئەمە نازانم بە پێچوانی ڕێی بەڕێستانەوە بەشێک لە چاودێران پێیان وایە وڵاتانی دراوسێ بە دیاریکراوی ئێران کە بەڕێزە داماژت بۆ کرد ئەمە ڕۆڵێکی خراپی هێڕاوە لە عێراقداوە بۆیە عێراق بەشێکی گەورەی بەم دۆخەی ئێستا گەیشتووە. من باسی ڕۆلی باش و خراپم نەکرد باسی بەرژەوەندیان نەکەم. باشە خۆ بەرژەوەندی دەبێت بە ئاراستی ئارامی و سەقامگیریدا بڕوە. ناخانم بزانە ئێمە وەختی سیاسەتەکەی سیاسەکان لە ڕوانگەی بەرژەوەندی خۆمان و ئاشتیە پارێزین لە ڕوانگەی بەرژەوەندی و ئەمنی قەومی وڵاتی خۆمانەوە ڕۆلی باشە گێڕین لە ڕوانگەی بەرژەوەندی و ئاسایشی نەتەوایەتی خۆشمانەوە شەڕ لە وڵاتان هەڵەگیرسێنین. پێوەری سەرەکی ئاسایشی نەتەوایەتی خۆمانەوەتە وڵاتانی دراوسێ لەوەدا عێراق سەقامگیر بێت. ئێستا لەم چرکە ساتە ئاخر ئێران و ئەمریکا بەرژەوەندیان لەوایە تا ڕادەیەکیش ئینگلیزەکان بەرژەوەندیان لەوایە و ئەوروپایەکان بەرژەوەندیان لەوایە عێراق سەقامگیر بێ یان گرژەکانی لەوە زیاتر نەڕوە بۆیە بینیتان ماکرۆنیێک بولوانی زۆر زوو قسەی کرد. لێرە خاڵێک گەمێنێتەوە یەکێ لە دراوسێ زۆر مهمەکان کە تازە ڕۆڵی زیادی کردووە کە وڵاتانی خەلیجە بە سەرۆکایەتی سعودی و بە تایبەتیش سعودیە خۆی. ئێستا کە بایدن هات منەوە وەختە وتم ئێران و ئەمریکا بەرژەوەندیان لەوایە گرژەکان نمێنێ و ڕێکەوتنێک دروست بێت لە بینی لایەنە عێراقیەکان. ماوە تۆ سەر سعودی هەڵوێستی سعودیە تێناگەم ئەو وەختە وتم جارێ نازانم سعودیە بەرەو کوێچ. من پێم وایە سعودیە گەر بگاتە چرکەیەک تەفاهم بکە لەگەڵ ئەو ئەجندا ئێران و ئەمریکاییە لەگەڵ یا بێتەوە تەسەورەکەم گرژەکان خاوە بنەوە و نوعێک لە تەفاهم دروستە بێ بەڵام سەدر کۆمەڵە دەستکەوتێکی زۆر ئەپێکێ کۆمەڵە ئامانجێکی زۆرە پێک خۆپشاندانی تەواو کۆنتترۆلکردن دوای هەڵبژاردننی پێشوەختەیمان نەمەدەنیمە کەس لە دوای هەڵبژاردننی پێشوەختی ئەنجومەنی نوێنەرانی عێراق سەدر داوایە کرد کە سەدر و پارتی و سونامە داوای هەرسێکیان بوو حکوومەتی هاوپەیمانی سێقۆڵیان دروستکرد داوای حکوومەتی زۆرینی نیشتیمانیان دەکرد ئەگەر ئەم حکوومەتە پێک بەهاتایە ئێستا عێراق بەم دۆخە گەیشت. بەڵێ وارد بوو بەم دۆخە بگا چونکە ئەو وەختە ئێران لێ ناگەڕا حکوومەتێک لە دەرەوەی ئیرادەی ئێران دروست بێ ئێران ناڵێ استقرار کاوتێکێ بە من لەم قسانم پار کردووە لەسەر میدیاش کردومەوە لە ژووری داخراهاتون بزانە لوبناان هەمویان دەسوەردانەکەن ئەزانشی جیهان ساحەیەکی کراوەیە بۆ دەسوەردان لە بەرژەوەندی و ئاسایشی نەتەوایەتی خۆم ئێمە سیاست ئێمە لۆکاڵین و سیاست نازانین و ئەم قسە ناکەین لە جیهانە وا قسە ناکرێ لە جیهانە ئەمریکا ئەچێت لەگەڵ ئوسترالیا و لەگەڵ بەریتانیا و لەگەڵ ژاپۆنە تەحالفێک دروستەکە لە بەرامبەر سین دێ لەم لاوە لەگەڵ ئەوروپایەکانە تەحالفێک دروستەکە بۆ دیفاع لە ئۆکرانیا خۆ دەسوەردان چییە من بەرژەوەندیم هەیە دەوڵەتم و بەرژەوەندیم هەیە ئەمە سروشتی سیاسەتە لە جیهانە بە شعارچێتی و بەم قسانە هین نابێ عەفو بکە ئەمە جەنابەت قسەی ئەم ڕووم لە جەنابەت نییە کەوا قساکەن سیاسەتەکەن لە عێراق لانی وا جەنابەت باست کرد دەسوەردان حاڵەت بەڵێ حاڵەتە سروشتەکەیە لە علاقاتی دەولیە نەتیجەکەی کاتی خۆی ئێران توانی کەڵەگایی بکە لە لوبناان و دوو جاریش قۆڵی ئەمریکا و خەلیج و فەرەنسای بادا و زۆرینەیەکی پەرلەمانی هەبوو حکوومەتی پێکهێنا لە لوبناان وتیان باشم گێمە بۆ تو هاتن من ئەو وەختەوتم 2009 وتم انهیار بە لێراکەن سیستەمی بانقی لوبناان انهیار پێکەن بزانم ئێران چۆنی دارێدا لە عێراقا ئەگەر تۆ بێ حکوومەتێک لە دەرەوە ئیرادەی ئێران دروستکەی ئێران پێت ناڵە پیرۆزت بێ ئەم گێمە تۆ پێ دەڵێم گێمە بۆ تۆ بەسەر چاو دانیشە گێمی داهاتوو یاری بە نەوەیەکی ترەکەینەوە بۆیە ئەم دۆخەت تا ئەم لەحظەیەش پێویستی بە تەفاهمێکی ئێرانی ئەمریکایی ئێستا خەلیج بە تایبەت سعودیە بۆ تەلاعبێک کە ڕۆڵی زۆر زیاترە لە جاران کێ توانێت سەرکەوێت کات سەردار ئێران خەلیج ئەمریکا سەدریش بۆ خۆی بەتەنیا لە لایەکی دیکەوە کێ دەبێتە براوەی ئەم دۆخەی عێراق ئەم دۆخەی عێراق کراوەیە بەسەر ئەگەری جاجایە ئەگەرێکیانەوەی کەسیان براوە نەبێ ئەگەرێکیانەوەی شەڕێکی کراوە دروست بێ لە عێراق ئەم شەڕەکراوە هەر لایەک لە بەرژەوەندی خۆی تەغزەی شەڕەکە تەغزەی شەڕەکە بە پارە بە چەک بە ئەنواع شتی تر بە ئیعلام بە مەزهەب بە ئاین بە هەمووانە تەغزەیەکە ئەمە ئەگەرێکی تر ئەوەیە کە
بگەنە ڕێککەوتن مەسەلەن ئەکرێ بۆ نمونە ئەکرێ سعودی لە لوبنان ڕازی کرێ بۆ نمونە نرخەکەی لە لوبنان وەرگێ ئەکرێ لە ئاستێکی تر نرخەکە وەرگێ سعودیە دەستکەوتی زۆر گەورەی بەدەستهێناوە لەم دوایانە و ئێستا کەواتە هاوکێشەکە لەوە گەورەترە کە تەنها لە شەقامی عێراقی بینی کاک سەردار نەخێر ئەوەی لە شەقامی بینینەوەیە تەنها ئەوە ڕنگدانەوەیەتی تەنها ڕنگدانەوەیەتی من 2019 خوارەوە بوو وتم گەورەکانی پشت ئەم یاریە دەرەوە بیانەوە بەرەو گرژی بەرن شیعی عێراق شڕێکی ناخۆ قەرزارن بیانەوە بەرەو لێکتێگەیشتنی بەرن بەرەو لێکتێگەیشتنیە بن و خۆپشاندارەکان دەستەوە بۆ ماڵی خۆیان تەنها ئەوانەی کە بریندار بوون زەرەکەن چونکە زەلیلەکەون و کەسیش عیلاجیان ناکە زۆر باشە بەڕێز سەردار با بینە سەر دەستپێشخەریەکان سەرۆکی هەرێمی کوردستان لەگەڵ سەرۆکوەزیرانی عێراق دەستپێشخەریان کردو بۆ کۆبوونەوەی لایەنە سیاسیەکان ئایا ئەم دەستپێشخەریانە دەتوانێت هێز و لایەنە سیاسی عێراقیەکان ڕازی بکات ناکۆکەکان کۆبکاتەوانێ لە کاتێکدا کە بینیومانە سەدر لە ماوەکانی ڕابردوودا دەرگای گفتوگۆی بەرامبەر چوارچۆی هەماهەنگی داخستووە خۆی گرژەکان گەیشتوتە شوێنێک دەستپێشخەری ئاسان نییە دەستپێشخەری گرنگە و پێویستە بەڵام دەستپێشخەریش زۆر نەکرێ باشە چووکە وەختە بایەخی نامێنێ کە دەستپێشخەری زۆر کرا و نەتیجەی نەبوو وای لێ دەیتر هیچ دەستپێشخەریەک بایەخی نامێنێ بکرێ و نەکرێ وەکو یەکە بۆیە دەستپێشخەری بەر لەوەی بکرێت دەبێت باش لە کوردەواری لەو عشایری لە ئێمە پێژن باشی بقڵێنی یعنی هەڵ بدەی ئەطرافەکان پێش ئەعلانی مبادرەکە هەندێک ئەطرافی ناوخۆی و دەولی مفاوەزاتت لەگەڵیان کردووە من پێشم وایە کردویانە پێم وایە سەرۆکی هەرێمیش معلوماتم نییە بەڵام ئەوەندەی لە پشتی پەردا سیاستم کردووە و شتێک لێ زانم پێم وایە مبادرەی لەم نوعان پێشکەش ناکرێ گەر لەگەڵ ئەطرافی ڕئیسی ناوخۆی و دەرەکی قسەیەک پێشوەخت نەکرابێ یعنی لەکوێ ممکنە بگەینەیەک لانی کەم دعمی ئەو ئەطرافانە تەعید پیاکەی بۆ مبادرەکە بۆ خۆتان نەزانن کاک سەردار لە هەولێر پێشتر چەندان کۆبوونەوە و هەرێکەکەینەوە و بەڵێ دەزانم بۆیە بوتم مبادرە وا ئەکرێ مبادرە وتیشم بە تەقدیری من ئەوەندەی شارەزابم پێم وایە سەرۆکی هەرێمیش ئەوانەی کردووە وامم لە شوێنی تریش وتووە زۆر باشە بێەوەی معلوماتم بێ وتومە چونکە خۆی سیاست وایە وا ئەکرێ مبادرەی کازمی ئەگەر ملاحەزت کردبێ مشکلەیەک هەیە کە کازمی مەطلبی مانەوەی کازمی مەطلبێکی سەدریە بۆیە ساڵح محەممەد عێراقی دوای مبادرەکەی کازمی یەکسەر لە پەرلەمان تۆڵکەن و چاوەڕێی تعلیمات بکەن بزین ئەم جارە لێکێ خۆپشاندان کازمی خۆی خواستی بەرداوامبوونی هەیە کاک سەردار پێتان وایەوە جۆرێک بێ لە ئیتیفاق ئەو حاچی بوو یعنی بەڵێ شەڕی لەسەرەکە چۆن خەڵک شەڕی لەسەرەکە خەڵگێمە مانان نییە کورسی بەلاوە گرنگ نەبێ قەزیێ هەبێ خەڵک شەڕ لەسەر کورسیەکە بەڵام بۆ خۆتە زانی ئێستا بۆ تا حکوومەتی کاربەرێکەر و دەبێت کۆتایی بێ کاک سەردار کۆتایی مەرج نییە کۆتایی بێ ئێمە لە شەرقین لەم ڕۆژانە هەندێک ڕفیق مناقەشیان بوو لەگەڵم ئەگەر تعدیلی دەستور بکرێوتم تعدیل ناکرێت تعطیل نەکرێت چۆن نەکرێوتم چی چۆن نەکرێەوە لە تونس قەیس سعید کردی ئەمە لە شەرقین ئاسایە سبینی ئەگەر عسکرێکی بکە کەواتە لە عێراق دەستور پەک دەخرێت کاک سەردار هەرچەنە بۆ خۆتە زانی زۆر کار بە دەستور نەکراوە ئەزمونت هەیە بەڵام ترس هەیە بە تەواتی پەک بخرێ ئەمە ئەگەرە بێ لە بەرچاومان بێ بەڵام دەبێ حقیقەتێک تریش بزانین هەر شتێک بکرێت لە داهاتوە وەک چۆن لە پێشتر بەبێ کورد ناکرا بەبێ کورد ناکرێت خەلەلێک لەوەیە کە کورد خۆی یەک نییە کورد ئێستا یەک بێ ئەو گرژیانەی هەیە ئەتوانێت ڕۆلی گەورەی یابگەڕێەوە توانێت دەستکەوتی گەورەتر بەدەستبێنێ لەگەڵ ئەوەشا بزانە خاتون خاڵێک هەیە گەڕێمەوە سەر دەردێکی ئەساسی لە عێراق و کوردستانە ئێمە لە دوای ئێمە دەستور لە کۆتایەکانی 2005 و ئەوانە ئقرار کراوە یەکەم خۆلی پەرلەمان کە بە دەستور هەڵبژێردراوە خۆلی 2006 بۆ 2010 ئەو دەستورە کە نووسرایەوە ئەو خوتورە و ترسانەی حکمی مشرعیە کرد بە عەرەب و کورد و شیعە و سوننە و پێکاتەیترەوە ئەوە بوو کە دیکتاتۆریەت دووبارە نەبێتەوە بۆیە دەستورێک نووسراوەتەوە ڕێگە لە دووبارەبوونەوەی دیکتاتۆر بگرێ دووبارە پیابوونەوەی دیکتاتۆر بگرێ ئەم دەستورە بە هەموو پێشێلکارەکانی توانێتی ڕێگر بێ نەیەش جعفەری بەردەوام بێ نەیەش تۆ مالیکی بەردەوام بێ مالیکی انتخاباتی بردەوە
نەیتوانی 2014 حکوومەت پێک بێنێ نێش عبادی بەو هینەی خۆی بۆ شپرزەی خۆی جارێکی تر بێتەوە بەسەر وەزیران دکتۆر عادلی لابردوو هەموو ئەمانش لە ڕێگەی ئینەوە کراون ئالیاتی پەرلەمانیەوە کراون مشکلەکە لەکوایە کۆمەڵێک پیا بوون لە موزیعی سەر مقدمی بەرنامەکان کە شعبێتێکی گەورەیان پیا کردووە لە باسی کەناڵە عێراقیەکانەکەم مجموعەیەکش پیا بوون پیانەوترێ محلل سیاسی و محەنەک نازام چی و مجموعەش نایان لێنرێ ئەمانە لە دوای 5-6 ساڵ دوای ڕوخانی سەدام و ئەم دەستورە هاتون پێ دەڵێن ئەم دەستورە خراپە باسی ئەوانە کردن انقلابی عسکەری بکرێ بە سەرۆکایەتی هین عەبدولوهاب ساعدی کە سەرۆکی هین بوو بەڕابەری بڵێن قائیدی قواتی مکافحەی ئیرهابی عێراق بوو لە 2016 داوای ئەوانە کرد 10 ساڵ بەسەر دەستورەکەی تێ نەپەڕیوە ئیتوە عسکەر بگەڕیتەوە انقلابی عسکەری و هین بکەی دیکتاتۆرێت بێنی ئێستا باسی نظامی ڕێئاسیەکەن ئەمە وەختێ میدیا هەموو شەوێک هەموو ڕۆژێک شارع تەغزیەکە شەقام تەغزیەکە حازرێکە بۆ ئەوەی دیموکراسی درۆیە عسکەر باشە نظامی ڕێئاسی باشە نظامی پەرلەمانی خراپە ئەمە فەسادە وەک بڵێ ئەگەر عسکەرێک هات ئیتر وڵاتەکە عیار 24 فەسادی تیان ناکرێت لە سایە عسکەر و دیکتاتۆرێتە فەساد زۆرتر ئەکرێ ئەگەر ئێستا ئەتوانین لە میدیای انتقادی کەیت و حزب دروستکەیت و بچیتە پەرلەمان و منافسە بکەیت و بیدەدادا ئەو وەختە قسەی خەنە زیندانەوە ئەشی کوژن دەست خۆش کاک سەردار گریمان سەدر توانی لە ڕێی شەقامەوە سەرکەوتوو بێت چی ڕوودەدا و ئەگەر بە پێچەوانەشەوە بوو هەرچی ڕوودەدات سەدر ئەگەر سعودیەکان و ئێرانەکان و ئەمریکایەکان وانە بگەنە تەفاهمێک سەدر لە شوێنەکە تەفاهمەکە هەندێک لە سەقفەکانی جێبەجێکرێن دێ لە مەطلبەکانی جێبەجێکرێ و دوایی تەفاهمەکرێتی ئەپەڕێ کورد دەتوانێت لەمای ڕۆڵی گەورە بگێڕێ ئەگەر ئەمە نەکرێ ئەگەرەکان کراون بەسەر شەڕی ناوخۆیە کراون بەسەر گرژی زیاترە و وەختەش دیسانەوە کورد دەبێ خۆی بزانێت چۆن مامەڵە لەگەڵ ئەماکە ئەوان نەیارەکانی سەدریش ئەو دەستەوەستان و داما و فەقیر نین ئەو وەختە عێراقەکەوێتە دۆخێکەوە کە شەڕی ناوخۆ بە تەبیعەتی حاڵ تەقسیمی عێراقی لێکەوێت ئەواتە شەڕی ناوخۆیەکە لە ئەگەرەکان خۆ حازرکردنیش یعنی یەکبوون بەڵێ بە تەبیعەتی حاڵێکە لە ئەگەرەکانە لەبەرەوە ئەگەر ئەو بیەوێ بە شەقامەوە بکە خاتون هەمووی پار بوو لە کازاخستان خۆپشاندانی مەدەنی کرا سەر کۆمار هاواری کردی کاکە دەرەقەت نایم سوپای رووسیا چۆن ناو کازاخستان سەرکوتی کرد ئێران ئەزمموی هەیە ئەم ڕژێمەی ئێران خۆی بە خۆپشاندانی جەماوەری هاتوتە حکوم لەو 5-6 ساڵی ڕابردووشا جەناب شاهیدی کە چەند جارێک خۆپشاندانی زۆر گەورە کراوە خەڵکێتی دوو بەیانی ڕوخێ هەموو ئەزمونونەکانی خۆپشاندانەکانی سەرکوت کردو ینی ئەزمونێکی هەیە هین نییە زەحمەت نییە بۆ ئەکرێ و ئەزمونە لە عێراقی دووبارە بێتەوە بەڵام ئەمە ئەطرافی تر لەمە ئەوەستن سەدر چەکداری هەیە ئەطرافی تر چەکداریان هەیە تەسلیحەکەن بەنەوەی ترینەکەن لەبەرەوە کورد زۆربی عێراق لە بەردەم دووڕیانێکی گرنگە بە هەردی وێکا بکەوێتەوە کورد ئەگەر یەک بێ ڕوئیەی ڕوونی هەبێ بەرچاوی ڕوون بێ باش لە یارێ نێودوڵەتەکان تێبگا کە بەداخەوە ئەم حەڵقەیە دەرفەتی ئەوەی کەم بوو کە ئێمە باسی یارێ نێودوڵەتەکان بکەین ئەگەر ئەوانەی هەبێ کورد دەتوانێت سوودمەندی گەورە بێت لە هەموو ئەگەرەکان زۆر باشە کاک سەردار دوا پرسیارم بۆ بەڕێستان ئەوەیە دەوترێت ئێستا هەرچەنە باسی ئەومان کرد کە دۆخەکە لەوە گەورەترە هاوکێشەکە لەوە گەورەترە کە لە شەقام دایبینین بەڵام باز لەوە دەکرێت کە کارتی بەهێزی مقتەدا سەدر شەقامە لە ڕێی شەقامەوە زیاتر پەیامەکانی گەێنێ بەڵام پرسیارەکە ئەوەیە ئایا شەقام دەتوانێت هەموو شتێ بگۆڕێ بۆ نمونە سیستمی حکومڕانی گۆڕینی دەستور پەرلەمانی بۆ سەرۆکایەتی کە ئەمانە داواکاری مقتەدا سەدرە لە هەندێک زروفە ئەتوانێت بەڵام ئەم زەرفەی ئێستای عێراق ئاسان نییە ئەم زەرفەی ئێستای عێراق زۆر زەحمەتە یعنی ئەوەی لە بەهاری عەرەبی بینیمان ئەوەی لە بەهاری عەرەبی بینمان هین نەبوو هەروە عەفەوی نەبوو ڕاستە خەڵک گەیشتۆتە تینی گەیشتۆتە شوێنێکی تر تەحملی نەماوە بەڵام ئەوەی بەهاری عەرەبی لە 2009 تەختیتی بۆ کراوە لە 2009 کۆنگرێک لە ئەستەمبول کراوە ئەو وەختە ڕاشد دڵغەنووشی و توێتی ئێمە ڕێگاکانی انقلابی عسکەری و ڕێگای هەڵبژاردن و هەموو ڕێگاکمان تاقی کردوتەوە خۆم بچینە حکوم ڕێگە نەبوو بە دوای ڕێگەیەکی بەدی لا بگەڕێن ئۆباما 2010 پرۆژەیەکی ئقرار کردووە ئەمرێکی تەنفیزیە ئیمزای کردووە لە ئینتەرنێت لە سایتی کۆشکی سپی هەیە ڕسمیە کە دامی ئیخوانەکان بکەین بێنە حکوم چونکەمە بەشێک بوو لە پرۆژەی ئۆباما لەگەڵ ئێرانە ڕێکەوتینەوە یەکەم ئیخوان هێنمە حکوم لە وڵاتانی عەرەبی یان بەسمەوە بە تورکیا و ئێران ئەم منطقەیە بەڕێوە بن من انسحابەکەم عەرەب پراوێزە خەم من ئەم منطقەیە جێڵم ئەچم لەگەڵ سینا ململانەکەم
سین و رووسیا کە ئەو بۆشایەکەی دروست کرد سین و رووسیا هاتن ئێرەیان لێپڕ کردەوە دەرەقەتیان نهات بۆیە فاشلترین سەرۆک لە مێژووی مرۆڤایەتیە ئۆباما بوو. بەڵێ دەست خۆش کاک سەردار هەڵبەتە من بۆیە شایەتی ئەوت بۆ دەم کە زاکیرێت باشە زۆر جار گفتوگۆمان کردو بێکەوە لە زۆر گفتوگۆکانیشدا دەگەڕێتەوە بۆ مێژوو بەڕێز سەردار عەبدوڵڵا چاودێری سیاسی کە ڕاستەوخۆ لە سلێمانی و لەگەڵمان بووی گەلێک سواز بۆ شرۆڤەکانە. باسی ڕۆژمان پێشکەشکردن ئێوە شاد و بەختەوەر بن.